ئایا دەکرێت پرسی کورد تەنیا لە موچە و دەستپێکردنەوەی گەشتە نێودەوڵەتیەکان کورد بکەینەوە؟ لە کاتێکدا بەغدا مافەنەتەوەی یەکانی گەلی کوردستانی پێشێل کردووە؟ مافی کورد بەس ئەوە نییە کە حکوومەتی عێراق موچەی فەرمانبەران بنێری یان فڕۆکەخانە بکەتەوە. عێراق بە خوێن قەرداری کوردە. عێراق غەدرمان لێ دەکات. من وەکو پێشمەرگەیەک ئەو غەدرە قبول ناکەم. هیوادارم قیادەی کورد، سەرکردەوەتی کورد چیتر ئەو غەدرە قبول نەکرد. عێراق وا تا کەنگی غەدرمان لێ بکرد، تا کەنگی حەقمان بخۆت، تا کەنگی ئێدی چما بەسەرمان نەینێت حکوومەتی عێراق. هەموو تشتێکی بەسەری هێنات. بەسە تا کەنگی خۆمان بێتەنکەین، تاکەی ئەو زولمە قبول بکەین. پێدویە سیاسەتمەدارێتمە و ئەف حەزبێتمە هەمی بنە یەک ڕێز یەک دەنگ دابشن مافێت نەتەوەی پتر دەستخۆ بینم چل مادی 140 دەستدانا کەرکووکی vەگەڕینەوە و ئەو ناوچێت نزاع سەر هەی. مافی کورد تەنیا بەکردنەوەی فڕۆکەخانەکان تەواو نابێت. ئێمە کێشەی زۆر زیاترمان هەیە. کێشەی ناوچە دابڕێنەوەکان، کێشەی بودجە، کێشەی هاوڵاتی بوون، سەدەهان کێشەی تر. بە تەنیا فڕۆکەخانە موچە ناردن کێشەی کورد لەگەڵ بەغدا هەل نابێت. زۆر سپاس.